لە ڕاستیدا ئیشی با بڵێن جلی کوردی و ئافرەتێک ژنێک لێرەکەوە سا و کێشراوە بیرۆکەی ئەوم بۆیە بۆ هات بەگشتی ئێستا عنی ئەبینی هونەرمەندان ئانی ڕۆژ ئاوایی زیاتر ئەڕۆن زۆر وازیان لە بابەتی کوردەواری فۆلکلۆرەمان هێناوە حەزم کرد من زیاتر لەو شتانە قۆڵ بمەوە و ئیشی لەسەرکەم لە بەرەوەی وەکو شانازیەک بۆ نەتەوەکەم ئیش لەسەر جلی کوردی بکەم. بەڵێ ئەمڕۆ لە هۆڵی بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە ئەم پیشانگایمان سازداوە کە نزیکەی 32 هونەرمەندی شێوەکار لە کوڕ و لە کێچ لە بوارەکانی نیگار و گرافیک و سیرامیک و هەڵکۆڵین کاریان نمایش کردووە. هەڵبەتە خۆتان دەبینین ستایلەکان جیاوازن، قەبارەکان جیاوازن و ئەو کەرەستانی کە کاریشی پێکراوە جیاوازن. ئەمڕۆ ئەتوانین بڵێ ناوی لێ بدەین ئەمە ئاهەنگێکە بۆ هونەرمەندانی شێوەکار کە بەیەکەوە لە هۆڵێکدا ئەم کاریان نمایش کردووە بەو ئومێدەی کە بتوانین بۆ داهاتوو گەلەریەک دروست بکەین بۆ شاری هەڵەبجە و بۆی هونەرمەندانی شێوەکاری شاری هەڵەبجە بە شێوەیەکی جوانتر و لایەختر نمایشەکانیان بکەن.